ڕۆیەمەوە لەم کۆبوونەوەیە تەکیدمان لەو پەیوەندی مێژوویە کرد کە لە بینی ئێمە و ئەوانە هەبووە و جارێکتر جەختەکەینەوە کە ئەو پەیوەندیە هەر بەردەوامە بێ و پەرەی پێین و لەم کاتێ ئێستایە کە قەیران هەیە کە ئەم پەتایە لە ئارایە وا ئەخوازێک کە ئێمە زیاتر پەیوەندیەکانمان بە قووت بکەین بۆی بە هەموو لایەکمان بتوانین ئیدارەی ئەم وەزعە بین و بتوانین کارێ بکەین کە خەڵک لەوە زیاتر موچە دوان نەکەوێت ئیدارەی خەڵک بکەین کرد بۆی باشتر بتوانین ئیداری وەزعەکە بکەین مەسەلەی لا مەرکەزیەتە کە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان پیان باشە کە بتوانین لا مەرکەزیەکی ئیداری مالی هەبێ کە بتوانین بە شێوازێک حکمی و ئیداری ئەم وڵاتە بکەین کە هاوڵاتی تیاسود من بێ کۆبوونەوەکان و سەردانەکانمان ئەم سەردانەمانە تاکیدمان لەوە کردەوە کە ئەبێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هێزانی کەوا ئێستا لە حکومەتان زیاتر لەسەر خەت بن بە ئەوەی کەوا باری بژێوی و دارایی هاوڵاتیان بەرەو باشتر و چاکتر بەرن چونکە ئەمڕۆ هەمومان باش زانین بەوەی کە میلەتەکەمان بە بارێکی دارایی ناهەموار و خێرانێکی خراپاتی ئەپەڕێ ئەرکی سەرکی و مەسئولیاتی سەرەکی کردە سەر ئەو هێزانەی کەوا ئیدارەی ئەم وڵاتە ئەکەن و لە حکوومەتان